بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر سەدانەکەی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق بۆ ئەمریکا هەروەها گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێرانیش دەکەین قسە لەسەرەوە دەکەین سەدانەکەی زەیدی چی لە دۆخی عێراق دەگۆڕێ و ئەمریکا چی لە عێراق دەست دەکەوێت و قسە لەسەر داهاتووی پەیوەندیەکانی گرژیەکانی ئێران و ئەمریکاش دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشێلکردنی ئاگربەستە بوو و بۆچی ئێستاش زیاتر تەرکیزەکە لەسەر گەروی هورموزە لە قۆناغی داهاتوو گەروی هورموز چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت ئێران و ئەمریکا جارێکی کە دەگەڕێنەوە بۆ گفتوگۆ و دەگەن بەڕێکەوتن ئاگە بگەن بەڕێکەوتن لە چ بوارێک دەگەن بەڕێکەوتن ڕێکەوتنێکی ئەمەلایەنە دەبێت یاخود لە چەند بوارێکی دیاریکراودا ڕێکەوتن دەکەن ئەم پرسان لەگەڵ بەڕێز هاتووان عومەر لێکۆڵ ئاسایشی نێودوڵەتی قسەی لەسەر دەکەین کاکەتوان بەخێر سوپاسیان دەمەوە دەکەین بەنای خۆی گەورە خوشحاڵم جاری کە لێرە میوانم سڵامەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان سوپاس دەکەین خزمەت دەیەمەوە ئەگەر سەرتا بەرلۆی بچین سەر ئێران و ئەمریکا ئەمڕۆ ڕووداوی بڵین هەواڵی سەدانی عەلی زەیدی هەبوو بۆ ئەمریکا لە کۆشکی سپی ترامپ پێشوازی لێ کرد سەدانەکەی چۆن هەڵدەسەنگێن ترامپ باسی لەوە کرد کە عەلی زەیدی دەبێت یەکێک لە سەرکردە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەسێکی خۆشەویستە لای ئێمە و داعوەتی دەکەم کەسێکی قۆزە هەروە باسی لەوەش کرد کە ئێستا ئێران مەترسی نەماوە لەسەر عێراق بامان شێو عەلی زەیدی باسی لەوە کرد کە دوای سی ئەیلول سینۆ گروپی چەکدار لە دەرەوەی دەوڵەت نامێنێت دەمانەوەی ببینە هاوبەشێکی ئابووری ئەمریکا بەنسبەت هاتنی عەلی زەیدی ئێمە بەرنامەی پێشتر زۆر قسەمان لەسەر پێگەی عێراق لەم گۆڕانکاریە ئاسایشیانەیە کرد و خودی خۆی هاتنی عەلی زەیدی هۆکارەکانی هێنانەکەی چییە بەڵام ئەگە بمانوێ بە دقیقتر لە هاوکێشەکانی عێراق پێ بگەین ڕەنگە پێویستمان بۆ هەبێ لانی کەم چەند ساڵێک بگەڕێنەوەنێ کاتی خۆی ئەمە یەکێک لە ئەو سەرۆک وەزیرانە نەزیهانەی کە عێراق هەیبوو و ئیجماعێکی گشتیشی لەسەر هەبوو و لە هیچ فایلێکی گەندەڵیشەوە تێوە نەگلاوە دۆستێکی باشی کورد بووە و شۆڕژگەرێکی گەورەی عێراقیەکان بووە لە قۆناکی زۆر گەورەشە لەگەڵ کوردەکانە لە شاخەکان بووە سەرۆک عادل عەبدولمەهدی بوو ڕەنگە یەکێک بێ لە نەزیهترین سەرۆک وەزیرانەکانی عێراق خواستێکی گەورەی هەبوو بۆی بتوانێت پرۆژەی گەشەپێدانی عێراق و چارەسەرکردنی جیرۆگرفتەکانی عێراق لەو قۆناغا چەقبەستویە تێپەڕێنێ بۆیە هات سەفەرێکی گەورەی ڕێخست بە وڵاتی چین بەشێکی گەورەی لە پارێزگارەکانی هەرێمی کوردستانیش لەگەڵ خۆیان بێر و پارێزگاری سلێمانی و وابزانم ئەگەر هەڵە نەبم پارێزگاری هەولێریشی لەگەڵ خۆیان بێر لەو سەفەرەیە کۆمەڵێکی زۆر گرێبەستی استراتیژی بە تایبەتی بۆ ژێرخانی عێراقی بۆ چاکردنی کەرتی کارەبا کەرتی وزە و دەرهێنانی نەود و پەرەپێدان لە چێلگەنەوتی و گازیەکانە واژۆ کرد ڕاستەوخۆ لە دوای هاتنەوەی عادل عەبدولمەهدی خۆپیشاندانەکانی تشرین لە عێراقا دەستیان پێ کرد یعنی ئەگەر ڕۆیای ئەمریکا تەنها بۆ ئەوە بێ سەرۆک وەزیرانێک بێت و بتوانێت چاکسازی بکە من پێم وانی هەرگیز عەلی زەیدی هەم ئەوی جەماعەی عادل عەبدولمەهدی هەبێ هەم توانای عادل عەبدولمەهدی هەبێ و هەم ئەو نەزاهەتەی هەبێ کە ئەو سەرکردە ڕێگ و ڕیشەتدارە مێژوویەی دۆستی کورد و دۆستی وڵاتانی ناوچەکە و تەنانەت هیچ فایدێکی گەندەڵیشی لەسەر نییە بۆ عێراق بێ ینی بەمە بۆی لەوە تێبگەین ئەمریکا خواستی ئەوەی نییە کە سەرۆک وەزیرانێک بێت و بێت بە ئینقاذی عێراق ببێت بە ڕزگارکەری عێراق و هیچ زلهێزێ و هیچ هەژبورێک هیچ کاتێک لە هیچ قۆناغێکی مێژوویە چارەسەرکەری گرفتەکانی دەوڵەتە لاوازەکانی کە لە ژێر چوارچەوەی هەژبوونی خۆیان بوون و ئەمریکاش ئەم ڕێسایی بە میرات لە بەریتانیەکانەوە بۆ ماوەتەوانێ هەموو ئەو دەوڵەتانی لە ژێر چوارچەوەی هەژبوونی ئەمریکای پێناسەکراون و پێشتر ژێر چوارچەوەی هەژبوونی بەریتانیا بوون هیچ یەکێک لە جیرۆگرفتە استراتیژیەکانیان بۆ چارەسەر نکراوە بۆ نمونە میراتی بەریتانیەکان بەدوای خۆیان کۆمەڵە جیرۆگرفتی استراتیژی بۆ ئەم دەوڵەتانی ناوچەکە بەجێهێشتووە هێڵە سنوورەکانی بینی عێراق و ئێران بینی عێراق و تورکیا و چارەسەر نەکردنی کێشەی کورد بە هەمان شێوە دابشکردنی بەلوچەکان بە سەرسێ دەوڵەتی ئەفغانستان پاکستان ئێرانە کێسا گەورەترین کێشە هەیە لە بینیانە مەرزی دیروان کە لە بینی ئەفغانستان و پاکستانە کێشەی هەیە کێشەی پەنجاب کێشەی ئەمریکای باکوور کۆریای باکوور و باشوور کێشەی ویلایەتی کشمیر لە بینی پاکستان و هیندستانە ئەمە میراتی دەوڵەتی هەژمونگەرایە و دەوڵەتانەیە کە خاوەنی زلهێزیەکی گەورە بوون لە مێژووە بۆیە ئەم جۆرە عەقلیەتە ئەم جۆرە خۆشببینیە پێم وایە کۆمەلگای عێراقی ئەگەڕێتەوە بۆ ئەو پەڕی بە هیوابوونی بۆیە ئێستا لەسەر هەموو جوڵەیەکی سیاسی ئەتوانای ئەوەی هەیە هیوایەکی گەورە هەڵچێ بۆی ئەو هیوایەکی ئێستا لەسەر عەلی زەیدی هەڵچنراوە ئەگەر بێت و بەراوردی بکەین بە عادل عەبدولمەهدی نا ئەو کارایی عادل عەبدولمەهدی هەیە نا ئەو ڕێگ و ڕیشەقوڵەی هەیە نەتوانای ئیجماع سازی هەیە لە عێراقا و نا ئەو ڕابردوویەشی هەیە کە عادل عەبدولمەهدی هەیە بووە
اما بالنسبه ئەوە و 2000 خودی هاتنی زەیدی طبعا لەناو کوردستانی شاد دڵخۆشیێکی گەورە عادل عەبدولمەهدی لە بەرەوەش لابرا کە ویستی عێراق ڕزگار بکاتەوە بەرەو چین ڕۆژ نزیک بوونەوە بەڵێ ڕاستەوخۆ خەڵکی کەش زۆر هەیە زۆر باحث و لێکۆڵەری استراتیژیش قسەیان لەوە کرد بۆی ئەمریکا هەستیاریی گەورەی ویست عێراق ڕزگار بکە عادل عەبدولمەهدی لە بواری ئەوڕێک دروستکردنی قوتابخانە بێ ڕێگەوبان زۆر بوو کۆمەڵە سێکتەری زۆر بوو دیاری کردبوو کە بەتایبەتی گرفتی کارەبا و گرفتی ژێرخانی وزە و ڕێگەوبان و کۆمەڵی بوار لە عێراق چارەسەرکەوە بینیمان ڕاستەوخۆ ڕوبەڕی خۆپیشاندانێک بوو ئەو خۆپیشاندانی دژ عادل عەبدولمەهدی کرا ئایا سەرۆکوەزیرانەکانی دوای هاتنی عادل عەبدولمەهدی لەو باشتر بوونیانە بۆی ڕاستەوخۆ دوای هاتنی عادل عەبدولمەهدی ئەمە ڕوبەڕی کارکتەرێکی ئەمریکی بووینەوانەیە بەناوی مستەفا کازمی بە هەمان جۆری ئێستا برا بۆ ئەمریکا مانۆڕێکی گەورەی سیاسی میدیایی فۆکەس و کەمپینێکی ئەعلامی گەورەی بۆ ڕێکخرا تەنانەت ئەو وێنەگرە بە ڕێزە کوردەکەش بەڵێ جەمال پێنجۆنی وێنەکان بە جۆرێک بوو کە توانای ئیقتیدار و دەسەڵات و زلهێزی عێراق پیشان بن تەنانەت لە ئەمریکا بە جۆرێک وێنەی مستەفا کازمی پیشانی ئەمەدرا هەستەکرا پێگەی مستەفا کازمی لە سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش بێسترە دواتریش بینیمان مستەفا کازمی بە درێژایی و 4 ساڵە تەنها درێژکەرەوەی میراتی وێرانی عێراقیەکان بۆ بێژگەلەوە نەیتوانی بۆ هیچ بەردێ بخاتە سەر بەردێکی کە و ئێستاش باز لەوە ئاکرێت کە مستەفا کازمی تێوەگلاوە لە کۆمەڵی دۆسەی گەندەڵی بۆیە لەوە زیاتر ناکرێت چاوەڕوانی لە عەلی زەیدی بکرێت وەکو کارکتەرێکی تاچێکی عێراقیە و کۆی کە زلهێزێک بێ وڵاتێک بۆ تۆ ڕزگار بکە بەڵام ئێمە ئەگەر بێت و لە چوارچەوەی وێنە گەورەترەکەیە لە چوارچەوەی ململانەکان بەریەکەوتنی ئەم جێرم و چێشمە نێودەوڵەتیانەیە تەماشای بکەین ئەکرێ پرسیارەکە بەم جۆرە بێ ئایا دۆناڵد ترامپ بۆ مەبەستێتی لەم قۆناغەیە عێراق دوور بخاتەوە لە ئێران و ئایا پرۆسەی دروستکردنی زەیدی و بەهێزکردنی کارکتەری زەیدی لە عێراقات تا چنێت سەرکەوتوو ئەبێ لە پرۆسەیە پێما پرسیارەکە لە چارچوبی ئەو سیاقەدا بڕێژرێتەوە ڕەنگە وەڵامەکە زیاتر بگات چکە وەکو ئەو پێشینە تاریخی مێژووی کە باسمان کردو هیچ کاتێک دەوڵەتێکی هەژمون ئامادەیەتیانە کێشە و جێگرفتەکانی دەوڵەتێک چارەسەر بکە باشە دەتوانێت عێراق دوور بخاتەوە لە ئێران و زەیدی ئایا سەرکەوتوو دەبێت بەڵێ جا بۆ ئەوەی بڵێ ئێمە بە شێوازێکی دروست وێنەی عێراقمان بۆ دەربکەوێت لەم چوارچێوانەیە ڕەنگە بەڕاستەوە خۆیان بە بڕگەی بینە سەر عێراقی نەیپێشین بۆیە بەشێکی زۆری و تەحیلانەی کە ئاکرێ قسەکردن لەسەر عێراق جۆرێک لە خۆشببینی پێوە دیارە لە کاتێک سیاسی پێویستی بەوە هەیە زیاتر لایەنە نێگەتیڤەکان ببینێ لایەنە سلبیەکان بینێ ئەوم خۆشببینیە ئەکرێ لە هەنێ حاڵەتە وەکو بڵێ خەیبە ئەمەلی گەورەی بەدوایە بێ بۆی ئەوەی زۆربەی لەسەر زەیدی کە قسەکرێ خۆشببینیەکی مەحض و ڕوتە و هیچ جۆرە تەحلیلێکی عەقلانی بە پشتەوە نیە ئێستا ئەگەر ئێمە بمانەوە لە پێگەی استراتیژی ئەم قۆناغی ئاسای عێراق تێ بگەین پێویستمان بە کۆمەڵێک ورکردنەوەی زیاتر هەیە جەنگی ئێران و جەنگی 39 ڕۆژە ئەمریکەکان بەوازەحی بۆیان دەرکەوت کە ئێرانیەکان کۆمەڵی کارتیان بەدەستوێک پێشتر باسمان کرد تیۆری بربەستی ئێرانی لە 4 خاڵات چڕ ببووانێ ناوچەی گروپە ناوچەیەکان کە عێراق لە چوارچەوەی ئەمەیە خوێندنەوەی بۆکرێ دووەمیان توانایی موشەچی و درۆنی سێمیان توانای ئەتۆمی ئێرانە چوارەم کارتێکینە کە پێ چەند جار باسمان کردوتەواڵی کەروی هورمز توانای لەسەر ئەم مێزە باسمان کرد لە ئەسنای جەنگەکە کە لە کارتی ئەتۆمیش بەهێسترەوە بوو دیمیتری میدڤدۆف کە هات ڕاوشکاری یاسای شنەتەوەی رووسیا و پێشی سەر و کۆمار بوو کە هات بۆ ئێران هەمان قسەی کردەوە بەشێکی زۆری لە شیکەرۆ سیاسەکانی ژەم قسەیەکەن کە کارتی گەروی هورمز زۆر لە بۆمبی ئەتۆمیش بەهێسترە کاتە بۆچی ئێستا ئەو پێویستێتی زنجیرەی محاسەڕەکردنی تاران بەرێتە قۆناغێکی بەرەو پێشترەوانی چکە ئێمە وەک پێشتر باسمان کردووە ئەم سێ دەوڵەتە کە ئەمریکیەکان پێناسەیان کردووە لە چوارچەوەی هەڕەشەی ئاسایشی بۆ خۆیان و بۆ بلۆکی ڕۆژئاوا چین رووسیا ئێرانە و ئێمە ئەبینین هەر سێ میحوەرەکە تا ڕادەیەکی زۆر یا بەرەو گەمارۆدان ڕۆشتون یا جەنگێکی ڕاستەوخۆڕووی تێکردوون لە پێش هەمویانەوە جەنگی ئۆکراین و رووسیا دەستی پێکرد کە زیاتر مرتبطە بە ئەوروپاوان ئێستا جەنگەکە درێژ بۆ تەوانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نوچی ململانەی ئێران و گرفتەکانی لەگەڵ چینیش احتیمالیە پێ بنێتە قۆناغێکینەوە بە تایبەتی بە نوچی کێشەی تایوان و گەروی مەلەگە بەنسبەتی عێراقەوانێ لەم قۆناغی وەستانەیە ئەمریکیەکان بۆیان ڕوون بۆ توانێت کە ئێران بازوەکان یاوی کە پێوتە قۆڵەکانی ئێران بەهێزە پێویستە تا ڕادەیەکی زۆر لی بکرێتەوە یەکێک لە قۆڵە بەهێزەکان قۆڵی عێراق بۆ چونکە لە عێراقا هەم عێراق ڕۆڵێکی سنووری ڕاستەوخۆی پێوەی هەیە و ئەکرێ یارمەتی با لە گەمارۆکان و گەمارۆکان حیلی خۆی نەپێکێ دووەم لە دابینکردنی دراوی قورس بۆ ئێران سێمینیان و گروپە میلیشیانەی کە لە عێراقا بوون و ڕاستەوخۆی ڕشانە کردە سەر بەرژەوەندی ئەمریکیەکان و بەرژەوەندیەکانی خلیج بۆ ئەگەر بتوانێت ئەمە بکە ئەوە سەرکەوتنێکی گەورەیە لەگەڕی داهاتووە چ بە دانوستان بێت چ بە جەنگکردن بێ ئەو توانیوێت یەکێک لە کارتە بەهێزەکان لە ئێرانەکان بسەنێتەوانێت چونکە ئەگەر بە دانوستان بێت تۆ شتێکمانێ پێوتێ قودرەتی
قسەکردن یعنی لە قدرەتی مەفاوەزاتکردن ئەڵێ بن ئەو شتت ئێمە ئەو شتم بەرێ بۆ بچووکردنەوەی وێنەی ئێران یا تەکمیلەکردنی زنجیرەی محاسەڕەکردنی تاران لە ڕێگەی عراقەوانەیە ئەبێتە هۆی بەهێزکردنی ئەمریکا لە توانای دیبلۆماسیا واگە لە جەنگی شابێ یەکێک لە کارتە بێزەکان لە ئێران سنتەوە بۆ لێرە پێویستە وێنەیەکی گەورەتر بۆ ئەو سەرۆگوەزیرانەی کە ئەمریکا نایەوێتە پێشەوە بەناوی عەلی زەیدی دروست بکرێت بۆیە ڕاستەوخۆ دوو دۆسیە لەبەردەمی عەلی زەیدیا کراوەیە دۆسیەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دۆسیەی بەهێزکردنەوەی عراقێکی تۆکما یا عراقێکی دامزرا و عراقێکی موسەساتی بۆی ئەمریکا ئامادەیە لە هەردوو ئەم دۆسیای یارمەتی عەلی زەیدی با تا وێنەیەکی گەورەتر یا دڵخۆشیەک ئەگەر دڵخۆشیێکی کازیبیش بێ لەم قۆناغەیە بۆ قۆناغێکی تێپەڕ بێ بۆ عەلی زەیدی دروست بکرێت بۆی بتوانێت ئەو جۆرە عراقی بۆ دروست کات تا بتوانێت زنجیرەی تەکمیلەی محاسەڕەکردنی تاران کە ئەخیرە ئەڵقەی عێراق کامل بکە بەڵام ئێمە گرفتێک هەیە کە لێرە پێشتریش باسمان کرد بۆ دروستکردنی ئەم وێنەیە بۆ زەیدی لەم بێنەیە کارتی کوردیش ئەکرێت بەیەکێک لەو کارتانەی کە بەکاردێنرێ بۆ بەهێزکردنی پێگەی زەیدی بکاتە قوربانی بەهێزکردنی پێگەی زەیدی ناوینەی قوربانی بەڵام تەبعی بۆ دروستکردنەوەی عێراقێکی بەهێز کە نوێنەرایەتیەکەی لەسەروانەیە کارکتەرێکی ئەمریکی بناوی عەلی زەیدیکە پێویستی بە دروستکردنەوەی عراقێکی یەکگرتووە عراقێکی پتە و مانای ئەوە نییە فیدراالێت نەمێنێ بەڵام ئێمە تەجاوزی سنوورەکانی فیدراالەتمان کردو ببێتەوە بە فیدراالەتێکی معقول فیدراالەتێکی معقولەوەی کە لە ناوەندی عەرەبیا باسەکەی لە ناو بەغایە لە ناو مەحافیلەکانە باسەکرێ فیدراالەت لێبین وەکو هەموو فیدراالەتەکانی کە ئێتەوە کاتە تۆ کارتی وزە کە لێمان سەنراتەوە کارتی پەیوەندەکانی دەرەوە تاو بەرتەسک بۆ تەوانی ئەکرێ کارتی سەربازی پرۆسی تێکەڵکردنەوەی هێزی پێشمەرگە بە هێزی جێشی عراقی وە کۆمەڵە کارتیکە کاتێمە لە ڕووی استراتیژیەوانێ ئەگەر خەمی داهاتووی ئەو پێگەیەمان بێ کە هەرێمی کوردستان لە ڕابردووە هەی بۆ وەکو کورد کەواتە نابێت هەرچەندە ئێستا دۆخێک هەیە لە عراق لەبەرەوەی گەندەڵی لاشەی عراقی تەنی و هەموو عراقیەکان بەبێ جیاوازی بە هەرێمی کوردستانیشەوە دڵخۆشن بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەڵام پرسیارە جەوهریەکە لێرەدا ئەمەیە ئایا گەندەڵی پرۆسەیەکی دروستکراوی ناوخۆیی یا ضرورەتێکی ناوخۆیی کە هەموو سەرکردە سیاسیەکان و شەقامی عراقی پشتیوانیەکە یا پرۆسەیەکە لە دەرەوە بۆ ڕامکردنی گەندەڵەکانی عراق لە پێناو دروستکردنەوەی عراقێکی بەهێز بۆ ئەو جەنگە گەورەتری کە لە ڕێیە کە پێوترێ جەنگی ئێران ئەمریکا بەداخەوانەیە پرۆسەکە پرۆسێکی ناوخۆیی نیە پرۆسێکی دەرەچیە بۆ ئامانجێکی گەورەتر ئەم یاریە دەستی پێکراوە خودی هێنانی نابینن ڕەنگە سوودێکی محدود یا بەرتەسکیشی لێ وەربگیرێ بەڵام ئایا ئەگاتە ئەوەی کە دەوڵەتێکی دامەزراوەی دروستکرێمە زۆر قورسە چکە ئێمە لەگەڵ عراقێکە مامەڵاکەین لە دوای 2023 و گەندەڵی هەموو لاشەی تەنیوە قسێکی خۆشەیاڵێ وەزیری تەندروستی بەرپرسی لیژنەی تەندروستی بۆ چۆ بۆ خەسخانەیە گوتوێتی باوکی نەخۆشبووی سەری بە ئەسانسۆر مەسعەدەکە بڕاتە سەرەوە نەفری لە بەدرگای لە خەسخانە حکوومێکەوە ساوتری پارەم نەیتە نایڵم ڕۆیتە سەرەوە وتری من بەرپرسی لیژنەی تەندروستی وتری کەیفی خۆتە لێرە من بەرپرسمێ پارە بێ یعنی گەندەڵی بۆ جۆرە شۆڕ بۆتەوە لە عراق بەڵام گەندەڵی عراق لەگەڵ هەرێمی کوردستانە فەرقی گەورەی هەیە گەندەڵی لە عراق کۆی دام و دەستگا و فەرمانبەر و کەرتەکانی گرتوتەوە بەڵام گەندەڵی لە هەرێمی کوردستانە شێوازەکەی مۆزەف فەرمانبەر لە هەرێمی کوردستان زۆر نزیهە سەرباری دواکەوتن و پاشەکەوتی موچەی پلە بەرز نەکردنەوەی موچە فەوتاوەکانی ئەمانەی بەڵام فەرمانبەر لە هەرێمی کوردستانە بە هەموو شێوازەکان ئامادەیە قوربانیەدا بەخۆی و بە هیچ جۆرێک ئەو ڕێژە بەربڵاوە گەندەڵیە کە لە عراق و بە ناوەڕاست و باشووری عراقی لە هەرێمی کوردستانە بوونی نیە وێ گەندەڵێکە لە ئاستێکی بەرزترە باش ئێستا ئەمریکا لەم قۆناغە بە عەلی زەیدی توانێ عێراق لە ژێدەستی ئێران دەربێنێ سەدەمی مالیکی شەبوو کارتی داعش بەکارهێنرا وەکو هەوڵێک بۆ لاوەسکردنی هەژمونی ئێران بووە ئایا ئەم قۆناغە چۆن پێدوای ئێران چۆن مامەڵێک لەگەڵا بکە دەتوانن عێراق دەربێنن لە دەستی ئێران سکە ئێمە هیچ شتێکی دڵنیامان نییە ئەوەی کە پێوترێ قەتعیت لە سیاسەتان نییە ئەمریکا ئەم پرۆسەی دەست پێ کردووە هەوڵی خۆی ئەدا و احتمالیشیە تا ڕادێکی زۆر سەرکەوتوو بێ بەڵام پەیوەندی بە جۆری ململانەکانەوە هەیە لەم ناوچەیە هیچ جێچە کۆتایی نهاتووە ئاشەر نەشەڕی ئێران بە تەواتی کۆتایی هاتووە نەشەری رووسیا ئۆکراینە کۆتایی هاتووە بۆیە ناوچەکە لێوان لێوە لە قەیران و جەنگ و ململانێ و چێشمەچێش و دیدگای ئەمریکی دیدگایەکی ئەوەیە کە پێوتێ ڕاکردنی سەریعە بۆیە ئێوێ بە زووترین کات دەرەنجامەکانی بەدەست بێنێ لە کاتێکە دیدگای ئێرانی دیدگایەکی ماراسۆنیە بۆیە هەر خودی خۆی درێژبوونەوەی ئەم جەنگە درێژبوونەوەی ئەم قەیرانانە بەو جۆرە وەڵامدانەوەی لە هورمز لە جەنگ تەنانەت کالێ کاتە هەم ئامادەیە جەنگ کە هەم ئامادەیە لەسەر مێزی دانوستان داش بنی شێ لەگەڵ یا ئەوەیە کەم جەنگە درێژ ئەبێ بۆیە ئەو بە شێوازێکی ماراسۆن لەگەڵ ئەم دۆخی ئێستای ناوچەکەیە ڕواتە پێشەوە لە دۆخی ماراسۆنیە ڕەنگ نییە ئەم کارتی عەلی زەیدی بە تەواتی دڵنیایی ئەوەی هەبێ کە سەرکەوتووە بێت چکە ئەکری ئەم جەنگانەیە درێژ بێت و چکێمە جەبهەی ئۆکراینمان لەبەر چاوبێەوە پێێنێتە ساڵی پێنجەمەوانەیە هیچ یەکێک لە بەرەکانیش بە تەواتی سەرکەوتنیان بەدەست نێناوە و ئەکری جەنگ لەم ناوچەی ئێمە شەب بەرەو ئەو عقارە بڕوا بەرەو جەنگێکی درێژمەودا بڕوا
ولم قۆناغی ئەوە ئەزمونە و کۆتایی هاتنی جەنگ و دەرەنجام و لێکەوتی جەنگە کە دیارەکە زەیدی تا چەندێ سەرکەوتو بێ شتێک کە مابیر نەچێت ئێمە عراق بگجاری پێشوو باسمان کرد ئەم قۆناغا کە جەنگەکان کۆتایی نەهاتوون باڵە جیاوازەکان لە جەنگا ترتیباتێکی ئەمنیەتی تایبەت بەخۆیانیان هەیە ئەو وڵاتانی لەم نێوەندەیان پێیانەوتری وڵاتانی خۆڵەمێشی هەر یەکێک لە گروپە سیاسیەکان یا ئەوەی کە پێوترێت باڵە سیاسی جیاوازەکان بە تەواوەتی خۆیان ساک نەکردوتەوە کە مەبەستیانە لە چ محورێکی سیاسی ئەمنی ئاسایشیە خۆیان پێناسەکەنەوە بۆ ئێمە لە عێراقا هەمان دۆخمانەیە تا ڕادێکی زۆر لە سووریا و لە لوبنانیش هەمان دۆخمانێ بۆ ئێمە لە لوبنانە حیزبوڵایە گەبینین کە خۆی پێناسە کردوتەوە لە چوارچەوەی جەبهەی مەقاومەیە لە هەمان کاتە دەوڵەتێک گەبینی کە تا ڕادێکی زۆر گلۆباڵە و خۆی لە چوارچەوەی ئاسایشی ئەوروپایە پێناسەکرەوە بۆیە دەوڵەت بە شێوازێکی 180 پلەی بەرامبەر حیزبوڵا وەستاوەتەوە لە کاتێک هەردووکیشان لوبنانین ئەکری ئەم دۆخە لە عێراقی شاڕووبە ئەکرێ لە عێراقی شاڕووبە چونکە هەر یەکێک لەم باڵە سیاسی جیاوازانە لە عێراقا ڕاستە هەمویان جوابەتێکی خۆشەیە هەموو عێراقیەکان پیرۆزبایی لە زەیدیەکەن و دەستخۆشی لەکەن بۆ بەرەنگاربوونەی گەندەڵی باشە ئەگەر هەموو لایەنە سیاسیەکان پێیان خۆشە زەیدی بەرەنگاری گەندەڵی بێتەوە لە عێراقا چه گەندەڵی کردو خودجار ئەو کەسی کە گەندەڵیەکە ئەگەر بێت و حیزبێکی سیاسی لەسەر و پاڵپشتی نەکات و لەژێر سێبەری حیزبێکا خۆی مەڵاز نەدابێت چۆن نتوانێت گەندەڵی بکە بەرنامەری سارە چۆن گەندەڵی بۆیە ئەم باڵە سیاسی جیاوازانە لە قۆناغی خۆڵەمێشیا ئەمڕۆ بە تایبەتی لەمڕۆی عێراقا احتیمالی هەیە قۆناغێکەیە ئەگەر بێت و ململانەکان بە ئاراستەیەشی بەریەکەوتنی بەرژەوندەکانە بڕوە یان جەنگەکە بێ بە جەنگێکی گەورەتر لەمەی کە ئێستا هەیە احتیمالی هەیە ئەم باڵە جیاوازانە لە عێراقا بەرامبەر یەکتری بۆستنەوانێ احتیمالی هەیە بەتایبەتی هێزەکانی مقاومە ئەوانەی کە تا ڕادەیەکی زۆر نهاتونەتە ناو پرۆسی سیاسی لە ناو مقاومەی عێراقیە دوو جۆرمان هەیە جۆرێکیان لە دوای کوژرانی ئەبوو مەهدی موهەندیسەوانێ وەکو هادی عامری و تا ڕادەیەکی زۆر قەیسی خەسعەلی و ئەمانە کە تا ڕادێ بوون بە پیاوی تەکنۆکرات بوون بە پیاوی سیاسی حیزبیانەیە بەشداری پرۆسی سیاسیەکەن واتونەتە ناو حکومەت و لە کابینەکانی شابەشدارن ئەمانە پێشوازیی گەورەیانەیە بۆ پرۆسەکەی زەیدی و احتیمالیشان هەیە چەکیش دابنێن چونکە ئەمانە 2000 بوون بە تەکنۆکرات و توانیوانە لە چوارچەوەی عێراقی سیاسی خۆیان پێناسە بکەنەوەنێ بەس گروپێکمان لە هێزەکە میلیشیاکانی عێراقی کە چەکیانە دەستایە تا ئێستا بە هیچ جۆرێک ناتوانێت ناو پرۆسی سیاسیەوە و ئەوەی لەم جەنگی 39 ڕۆژاوی کە نانراوە جەنگی ڕەمەزان ئەوانەیەکی شەڕیان کردووە کە نهاتوونەتە ناو پرۆسی سیاسیەوە بۆیە تۆ هیچ جۆرە بەریەکەوتن یان جەنگێک نابینی لەلایەن هێزەکانی کەسەر بە بەدرن یا عەسایبی ئەهلی حەقن بەڵکو زیاتر ئەبوو ئالاوەلایی و ئەکرەم کەعبی و ئەمانان کە بەرەنگارە بنەوە چونکە ئەمانە ناتوانێت ناو پرۆسی سیاسیەوە و ڕاستەوخۆ بە شێوازێکی زنجیری بەسرانەوەتەوە بە تارانەوانێ و مەشروعیەتی خۆیان تا ئەم قۆناغە پێناسە کردووە لە چوارچەوەی مەشروعیەتی ئێرانیە ئایا ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵات و پرۆسی سیاسی لە عێراقا ئەکرێ بێنە ناو ئەم پرۆسی عەلی زەیدیەوە یانە ئەمە پەیوەندی بە گۆڕانکاریەکانەوە هەیە پەیوەندی بە شەڕی ئێران و ئەمریکاوە هەیە باش بینی سەرەوەی کە دینی سەر ملوانی ئێران و ئەمریکا بەس وتت ئەمریکا چین رووسیا ئێران وەکو هەڕەشە بۆ خۆی تەماشا دەکات ئەو سێ وڵاتە لە جیهاندا بە زەوانە پۆلێن کران وەکو هەڕەشە چین لەبەر چیە رووسیا لەبەر چیە ئێران لەبەر چیە زۆر بەشێکی زۆری دامەزراوەکانی توێژینەوەی ئەمریکا دامەزراوی ڕاند مەسەلەن کارنجی ئەمریکان ئینتەرپرایز ئەمانە کە پێشتر چەند ساڵ لەسەر ئەم ئەمانە قسەیان کردووە و نشیان شاردۆسە تەلەڤیزیۆنەکان وتویانە پێناسەی مەترسیان کە کردووە بە تایبەتی ئەمریکا کە پێناسی مەترسی کردووە لەسەر سێ بنەما پێناسی مەترسی کردووە بۆ خۆی بنەمای ئابووری بنەمای سەربازی بنەمای ئایدۆلۆژی لەسەر بنەمای ئابووری مەترسی بۆ سەر ئەمریکا و بۆ سەر ڕۆژئاوا کە پێناسیان کردووە یەکەم چینە دووەم رووسیا سێم ئێرانە لەسەر بنەمای سەربازی کە پێناسی ئاسایشی پێناسیان کردووە کامانە هەڕەشن بۆ خۆیان لە ڕووی سەربازیەوانێ یەکەم رووسایە دووەم چینە سێم ئێرانە بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە کە پێناسی مەترسیان کردو بۆ خۆیان یەکەم ئێرانە دووەم ئێرانە سێم ئێرانە چکەم بیرمان نەچێت چین و رووسیا کێشەی ئایدۆلۆژیان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ نظامی غەربیان نیە بەڵکو کێشەکانیان لە بوارێکا پێناسەکراوەتەوانێ بۆیە هیچێک لەو مناقەشاتانەی کە لە بینی چین و ئەمریکا هەیە لە سەفەرە مێژوویەکەی دۆناڵد ترامپ هەیە بۆ چین بە هیچ جۆرە باسی ئایدۆلۆژیا نەکراوە یا باسی بیرۆکەیەک یان باسی یەکێک لەلایەنە فکریەکان نەکراوە کە ئێمە عالم بوارەیە کێشەمان لەگەڵ تو هەیە بۆیە لە ڕووی کێشەی ئایدۆلۆژیە کە پێناسە کراوە ئێران یەکەم و دووەم و سێم ئێران و دیمانەیەکی بەناوبانگی بنیامین نەتانیاهوش هەیە ئەڵێ هەڕەشەکان بۆ سەر ئاسە داهاتووی ئیسرائیل چییە ئەڵێ ئێران سێ جار تاکی دەکاتەوە بزانم ئەو دیمانەیە خەڵکێکی زۆر بینیوەتی کورتەیە کە دەرێنراوە جاکراوەتەوانێ بۆیە لێرە ئەوان تێگەشتنیان بۆ ئەم هەڕەشانە بە جۆرێ بۆ ئەم سێ دەوڵەتە نابێ بتوانن ئیتحاد یان یەکێتیەکی استراتیژی لە بینی خۆیانە دروستکەن و نابێت لە ڕووی سنووریشەوە بتوان پێکەوە ببەسترێنەوە بۆیە دیقەت بە هەموو دەوڵەتانی لە بینی ئەم سێ دەوڵەتەیان
کە پێیان وتێ وڵاتانی پیرامونیان ئەو وڵاتانی کە ئەمانە ئەبستنەوە پێکەوانێ لە بینی هەمویانە جەنگ یان کودەتا هەبووە بۆ هیچێکیان نەتوان ببەسترێنەوە پێکەوە بۆ منە پەیوەندی بینی ئێران کە بتوانێت ئێران ببەستێتەوە بەچینەوە دوو دەوڵەت بۆ پاکستان ئەفغانستان لە ڕێگەی کاناڵی واخانەوانێ پاکستانیش لەبەری سنووری هەیە لەگەڵ چینە ئەکرا بەسێتەوە بۆیە عیمران خان پەیوەندێکی تۆڵی لەگەڵ ئێرانە هەبوو دیرگایکی شەقیانەی هەبوو بۆ سیاست پێوا و دەسەڵات سوڵتە لەغەر بۆ ئەگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵات و دایما هەوڵیە پەیوەندەکانی پتە و کاتەوە بۆی بینیمان چۆن لە کودەتایەکی سوێ عیمران خان لابرا لە بەرەوەی ڕێگر بێت لەو پرۆژەیە چونکە ئەمە بەنسبەتی پاکستان بەنسبەتی ئەفغانستانی شەوانەیە ئەمە بینیمان ئەو هێزەی کە لە 2001 ئەمریکا هاتبوو نزیک بە 20 ساڵ جەنگی لەگەڵا کرد بەرامبەر تالیبان خۆی هات وڵاتەکەی بەجێهێشت و بە شێوازێکی زۆر ئاسایی لە ڕێگەی دانوستانێکەوە گەڕانەوە بۆ ئەفغانستان بۆ ئەوەی ئەم دیوارە حائیلە دروست بێ ئەم دەوڵەتانە لە ڕووی زەمینیەوە نتوانن بگەن بێ بەنسبەتی ئەم دوو دەوڵەتەش بەستنەوەیان بە رووسیاەوە بە هەمان جۆر دروستکردنی کۆریدۆری زەنگزور کە دواتر ناوندرا کۆریدۆری ترامپی جەنگی بینی ئازەربایجان و ئەرمەنستان لەسەر دۆسەی ناگۆرن و قەرەباخ و هەموو ئەو جنگانەی کە لە ناوچەی ئاسیای ناوەڕاست و قەفقاسا هەیە بۆ ئەوەیە کە ئەم دەوڵەتانە بە شێوازێکی زەمینی پێکەوە نەبەسترێنەوە و خودی خۆی ئەم لێدانەی لەم کۆتاییە کە لە کۆریدۆری باکوور باشووری ئێران دراوە لە ناوچەی گوڵستان بۆ هێڵی شەمەندەفەری باکوور باشوور بۆ ئەوەیە کە ئەم دەوڵەتانە پێکەوە نەبەستێنەوە هاتنی دیمیتری میدۆڤەدیف کە هات بۆ مەراسمی بەڕێکردنی خاکسپاری خامنەی باسی لەوە کرد ئێمە پێیسمان بۆیە چی ئێران و رووسیا بە شێوازێکی توگونتۆڵ پێکەوە بەسێن چکەمە دووکمان دوو دەوڵەتین پێکەوە گەمارۆمان لەسەرەوە پێکەوە توانی هێزێکی گەورەترمانەبی بۆ تێپڕاندنی گەمارۆکان لە کاتێکا پێشتر ڕووسەکان بەم جۆرە بیریان ناکردوانێ ئەمە وێنە گەورەکەی بەڵام مەسەلەن بۆ نمونە ئەمریکا چۆن ئەوێ مواجهەی چیم کا چۆن بۆ ئێران هاتووە بۆ ئۆکراین چۆن بڵێ ڕۆبەڕۆبەکان لەگەڵ چین ئابووریە بڵین لەگەڵ رووسیا چیە لەگەڵ ئێران بەڵێ ئەم باسمان کرد بلانەکە لەگەڵ چینە لەسەر ئاستی ئابووریە چین دوو گرفتی سەرەکی هەیە چین حاڵەتی چیە جوگرافیا زۆر گرنگە جوگرافیای سیاسی کە پێوتێت جیۆستراتیژی و جیۆپۆلیتیکی سیاسی بۆ منێمە و دەوڵەتانی کە لە ڕووی جوگرافیای سیاسی و دەرفەتیان نییە ناتوانن دەرفەتیوان نیە ببنە ڕکابەر یان کێبڕکێکاری غەرب ئەگەر بێت و بە ساڵ دانیشی بە دیاری غبارەوە نایم دەوڵەتانە نایە بۆ منەوە دەوڵەتانی کە حاڵەتێکیانێ پێوتێ خەفەجی خێنکاندنی جیۆپۆلیتیکیان هەیە ڕێگایان نییە مەتەسیل بن بە دەریاوە لە هیچ شوێنێکی دنیا باسییان ناکرێت بۆ دەوڵەتە لە دوو دەوڵەتانە مەنگۆلیا ڕۆژێ لە ڕۆژان هەموو ئەم ناوچەی فتح کردووە لە مەغۆلستانەوە هاتووە تاوەکو نزیکی دەریای ناوەڕاستی گرتووە و کۆنتترۆلی کردووە بەڵام ێستا مەغۆلستان یەکێک لە دەوڵەتانی لە هیچ شوێنێکی ڕووداوەکانە نەناوی دێنە هەواڵەکان باسیەکە نەلەی شوێنێکە ڕەنگە جەنابەت ساڵێک بێ ناوی مەغۆلیا هەر نەبیست بێت لە کاتێکا مەغۆلیا ساڵێ لە ساڵەکان هاتووە و هێرشی مەغۆل بەناوبانگە تا بەغاژ هاتوون بۆ چین ئەم خنکانیە جوگرافیە کە هەیەی کێشەی بۆ دروستکرد چینەکان بوون بە مەچینەی بەرهەمێنان بۆ جیهان حاڵەتێکیانەیە حاڵەتێکی خنکاوی جوگرافیان هەیە هیچ دەرچەیەکیان نییە بۆ هەناردەکردن و ئەو دەرچەیە کە هەیەە بۆ هەناردەکردن کە پێوتێ کەناڵی مەلەگا یەکێکە لە 7 نقطە ئاوڕێ استراتیژیەکان لە بینی مالیزیا و ئەندەنوزیە کە بەیاتی ئەپەڕێ ئەو ئەزانێ ئەمریکا حاکمە لەسەر دەریاکان هێزی دەریایی ئەمریکا گەورەترین هێزی جیهانە بودجەی سەربازی ئەمریکا نزیک بە $1 تریلیۆن و هیچ دەوڵەتێک ئامادە نییە لە ڕووی چێبڕچێ مەبلانی سەربازی و بڕاتەوە ئەو یاریەوە یا ڕکابەتی ئەمریکا بکە بۆیە چینیەکان لە ڕووی چوارچەوەی ئەم تیۆرە ئاسایشی خۆیانەوە ئەم خنکاویە جیۆپۆلیتیکیەوە کە هەیەە لە ساڵی 2013 بەدووە هاتن تیۆریان یان ڕێگایەکیاندانا بە ناوی ڕێگای ئاوریشم ئەیانەوێت چین بە شێوازی هەم ڕێگای ئاوی هەم ڕێگای وشکانی هەم ڕێگای خێرای شەمەندەفەر بە ئەوروپا و بە جیهانە و ببەستنەوەی بۆی ڕاستەوخۆ گۆڕانکاریەکانەوەی ئەمریکا مەبەستێتی ڕێگای چینی بە تەواوەتی دابخان نێڵێت چین بە ئەوروپا بە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە ئاسیای ناوەڕاست بە قەوقازەوە ببەسترێتەوە بۆیە هەموو ئەو دەوڵەتانەی کە تا ڕادەیەشی گەورە کۆریدۆری ئاوریشەمیان ڕێگەی ئاوریشمیان پێاتی ئەپەڕیا جەنگ ڕوویدایان وڵاتەکانیان ڕوخانیان لە ناویانە کودەتایەک ڕوویداوە ئەمە بەنسبەتی محاسەڕەکردنی چینەوانێ و هەروەها زنجیرەی محاسەڕەکردنی لە ڕێی ئەو دەوڵەتانەی چواردەوروبەریەوانەیە کە هەر لە کۆریای باشوور و یابان و فلیپین و تایلند و ئەمانەوە دەست پێکا بۆ توانیان زنجیرەی محاسەڕەی چینی تا ڕادێکی زۆر تەکمیلە بکە بۆیە مەترسی چینیەکان ئەمەیە بۆیە چینیەکان لێرە ئەزانن ئاستی یەکەمی ململانەی ئەمریکا چینە چونکە چینە خاوەنی لە سایە حەڤەی GDP عالەمە ئەوەی کە پێوترێ بازاری جیهانی مەترسی گەورەی ئەمریکا ئەوەیە کە چین هێزێکی تازە پێگەشتووە سەری کێشاوە لە ململانە دەوڵەتەکانە خەریکە چەبڕچەیەکە لەگەڵ ئەمریکایە لە کاتێکە هەموو GDP
ئەوروپا لە ئێستاە لە سایە حەڤەیە، یابان کە ڕۆژێ لە ڕۆژەکان لە سایە حەڤە بوو، ئێستا دابەزێ بۆ لە سایە سێ، بریتانیا لە سایە سەیە. ئەوە چینە کە بەم جۆرە ئێستایەوە کە پێوترێ زیینیبوونەوەی وحشی چینی بەم شێوازە ئێشتا بڕاتە پێشەوانێ. چین توانای هەیە سیستمێکی نوێی نێودوڵەتی لە سیستمی سوافت پارەدان و لە پارەیەکی نوێ بۆ ئالوگۆڕی بازرگانی و نێودوڵەتی و دروستکردنی تۆڕێکی لە کۆریدۆری وشکانی و لە کۆریدۆری دەریایی و لە کۆمەڵی ڕێگەی بازرگانی کە توانێتی ئەمان وڵاتانە بەخۆیەوە ببەستێتوانێ، ئەوە ئەتوانێت ئەمریکا بخاتە پراوێزی ڕووداوەکان. بۆیە ترسی گەورەی ئەمریکا ئاستی یەکەمی ملانی ئەمریکا چینە، بەڵام ئەمریکا بۆ کۆنتڕۆلکردن و مەهارکردنی چین پێویستی بە کۆمەڵی شت بووە. یەکێک لەوانە کۆنتڕۆلکردنی ڕێڕەواویەکان، دووەمیان دەست بە سەراگرتنی سامانی وزە و بەشێک لەو دیدگە ئەمریکای کە لێرە ئەوێت کارکتەرێکی وەکو علی زەیدی بارز کاتەوانێ ئەوەیە بۆ دەرکردنی هەموو کۆمپانیەکانی کەیە وەبەرهێنانیان کردووە لە کەرتینەوتی عراقی، ئەو ئەمریکاوێ خۆی کەرتینەوتی عراقی بە تەنها بەڕێوە بەرێوە پێی یاساکانی ئەمریکا بفرۆشێ و تا ئەم قۆناغەش نەوتی عراق هەر بە پێی یاساکانی ئەمریکا فرۆشاوە. ئەو نەوتێک کە عراقی فرۆشێ ڕاستەوخۆ ئەڕاتە ناو بانکی ئەمریکا، ڕاتە فێدرال رزێرڤەوانێ بۆ پێی یاساکانی ئەمریکا و پارەیە گەڕێتەوانێ. بۆیە یاریەکە زۆر گەورەترە، تێگەشتن لە وێنە گەورەکان ڕەنگە دیدگایەکی باشترمان باتێ بۆی بتوانین تێبگەین کە چی قرارە چی ڕوودا. باشە لەسەر ئەو پێشێلکردنی ئاگر بەستەکە ڕوویدا لەسەر هورموزیش بۆچی ئێستا زۆربەی شەڕەکان کەوتونەتە هورموز و ئەمریکا ئەو ناوچانە بۆ ناوچە کەناراوەکانی هورموز، کەناراوەکانی ئێران بردومان دەکا و ئایا چی چاوەڕێ دەکەن ملوانی ئێران و ئەمریکا ڕێکەوتن سەردانەوەی شەڕ قۆناغینە شەڕ نەئاشتی؟ بڵێ زۆر قسەمان لەسەر هورموز کردو، پێشی زۆرمان لەسەر وتووە کارتی گەروی هورمز. ئێستا پێشتر باسمان کردمان ئێران ئەم چوار کارتەیەتی بۆ منە کارتی موشکی ئێرانی 2000 ڕێژەیەکی محدود ئەتوانی هەڕەشە دروستکە لە سنووری 2000 کیلۆمەترەوە 2000 تۆ کە کردەیەکی سەربازیەکەی ڕوبەڕووی وەڵامدانەوەیکی سەربازی ژەبیتەوە بە دڵنیایی ئەوتوانە ئێرانیش بەو گەمار و 47 ساڵی کە لەسەری بۆ لە ڕابردووە لە ڕیتوانای و تەکنۆلۆژیای سەربازی و زۆر لاوااسترە لە وڵاتە ڕکابەرەکانی خۆی. ئەمە بەنسبەتی ئەو کارتی ئەتۆمیژەوە ئێران هەر بۆ خۆی یەکەم کارتی ئەتۆمی نییە، بەڵکو تەنها هێشتنەوەی ئەو ڕێژە یۆرانیۆمە پیتێنراوە پێی وا بووە بربەستێکی ئاسایشی بۆ دروستەکە بەگیان بەبەستی دەبوو. کارتی ناوچەیەکەش تەنها لە ناوچەکەیە، چکە ئێران مەبەستی بۆ تەرتیباتێکی ئاسایشی لە ناوچەکەیە دروست بکە نەک لە ژیانە. بەڵێ ئەو گروپەکە. بەڵام کارتی هورمز کارتێکی زۆر بەهێزە، چکە تۆ لە ڕێی هورمزەوانە ئێران توانی بە درێژایی ئەو سڵ ڕۆژە و دواتر بە شازێکی درێژکراوە نەشەڕ نەئاشتیش کە مودەکە درێژ بۆ تا نزیکی 100 ڕۆژ توانی کاریگەری لەسەر تاک دابنێ لە جیهان، توانی کاریگەری لەسەر کۆی وڵاتانی دنیا دابنێ. بۆیە کارتی هورمز لە ڕێی ئەو کاریگەریەوە کە دایانێ لەسەر ئابووری جیهان لەسەر تاک لەنەو سیستمی نێودوڵەتیە زۆر کاریگەریەکەی گەورەترە لە هەموو ئەو کارتە ئابووری و سیاسیانی تر کە ئێران هەیەی. بۆیە هیچ دەوڵەتێکی عاقڵ ئامادە نییە دەستبەرداری کارتە ئاسایشەکانی خۆی بێ. کارتی هورمز بۆ ئێران کارتێکی ئاسایشیە، بە پلەیەکەم ئاسایشی ئەوە بەقا و داهاتووی نظامەکەی دابینەکە بۆ چۆن لە زۆر ڕۆگریمان لە ڕابردووە بەشێکی زۆری وڵاتان لە چارچەوەی ئەو پرۆسە ئەمریکیە مەسەڵەن گەماڕیان خسۆتە سەر ئێران، گەماڕۆی کەرتی بانقی و کەرتی شەخص. بۆ نمونە ئێران 3 هێندەی کۆریای باکوور گەماڕۆی لەسەر و هەموو دەوڵەتانیش هاوڕاییان کردووە لەگەڵ ئەمریکا لە پرۆسەی گەمارۆکانە. بەڵام تۆ کارتێکی وا کە ڕاستەوخۆ ڕەبتی هەیە بە هەموو وڵاتانی جیهانەوە، ئێران نەتوانێت بەکاری بێنێ لە ڕووی دیبلۆماسیەوە و لە ڕووی خاوکردنەوەی گەمارۆکان و بەکارهێنانەوەی بەرامبەر وڵاتە زلێزەکان کە گوشاری لێکەن. ئێمە بینیمان لە کاتی جەنگەکەیە کاتی بەحرین پرۆژه یاسایی ڕزگارکردنی هورمزی بردا ئەنجومەنی یاسایشی نەتەوە گرتوەکان یەکێک لەو دەوڵەتانەی کە دەنگی پێدا بە نەخێر فەڕەنسا بوو لە بەرامبەر چی لە بەرامبەر تێپەڕینی 2 کەشتی لە پەینی کیمیایی. بۆیە تۆ لە ڕێی ئێران ئەم پرۆسەی هەیە لە ڕێی کۆنتڕۆلکردنی ئەم گەروەوە توانای بەنەڕاستە کۆنتڕۆلکردنی دۆست و دوژمنەکانیشی هەیە. بۆ دۆستەکانی ئەتوانێت زیاتر نزیکیان بکاتەوە لە خۆی بۆ دوژمنەکانیشی وڵاتانی کە گەمارۆ یان سیاسەتێکی دژبرانە بەرامبەر وڵاتاگرنەبەر ئەتوانێت لە ڕێی ئەم گەروانێ بەنەڕاستەخۆ کۆنتڕۆلیان بکە یان دووریان بخاتەوە لە جۆرە سیاسەتە بیان هێنێتە ناو تیمی یاریکردنەکەی خۆیەوە. بۆیە بە هیچ جۆرە ئامادەنیە دەستبەرداری گەروی هورمز بێ. ئەمە بە پلەی یەکەم بەنسبەتی ئێرانەوە. بەنسبەتی چینەوانەیە کە ئێمە باسمان کرد کە ئێمە لە دنیا حەور ڕێڕەوی ئاوی نێودوڵەتی زۆر گرنگمانەیە کە پێوتێ فۆقی استراتیژی لە سەروی استراتیژیەوە. پێش جەنگەکەش باسمان کرد. یەکێک لەوانەوە لە هەمویان گرنگتر گەروی هورمزە. لە دوای گەروی هورمز گەروی مەلەگایە گرنگترین گەروی هورمزە. بەڵێ بەتاکید گەروی هورمزە و دوایەوە گەروی مەلەگایە. دوای گەروی مەلەگا بابلمەندەبە مەسەڵەن نۆکەندی سویسە بۆسفۆرە نۆکەندی پەنەمایە. ئەم گەروانەیە چەندێک لە استراتیژیستەکان ئەیکەن بە 9 هەنێک ئەیکەن بە 11
بەڵام على العموم بەحەودانە پێناسەکە بۆ ئامانج دەگیرێ بۆ ئەوێ بە ئامانج دەگیرێ بەناڕاستەوخۆ کۆنتڕۆلکردنی نۆکەندی پەنەما و دەرکردنی چینیەکان لە نۆکەندی پەنەما و دەست بە سەراگرتنی نەوتی ڤەنزوێلا کە دەڵم دەست بە سەراگرتن بە شێوازی عراقیەکەی ینی بە پێی یاسای ئەمریکی بفرۆشێ بە دۆلار بفرۆشێ بە وڵاتانە بفرۆشێ کە ئەمریکا ڕێگەیان پێدا بۆ جۆرەی ئێستاگیان دەست بە سەراگرتن بە مانای بردن نییە بە هیچ نوعی بۆ جۆرەیە کە بە پێی یاسا و پرۆتۆکۆلەکانی ئەمریکا بفرۆشێ دەست بە سەراگرتنی نەوتی ڤەنزوێلا و هاتنی بۆ گەروی هورمز ئەو کاتە پرۆسی تەکمیلەکردنی محاسرەکردنی چینیش کامڵە بێ ئەو کاتە چینیەکان تەبێت ئەم شەڕە لەم قۆناغەیە کە دەستی پێکرد لە مانگی دوو ئێمە بیرمان بوو کە دۆناڵد ترامپ سەفەرێکی مێژووی هەیە بۆ چین دۆناڵد ترامپ ویستی بەدەستی پرۆبڕا بۆ چین و مەرجەکانی بەسەر چیندا بسەپێنێت چونکە کۆنتڕۆلکردنی هورمزیش ئەو کاتە هێندەی کە دەستی توانای ئەوەیە بۆ دەستخاتە بینە قاقای چینەوانێ چونکە ئەمریکا کۆمەڵی داواکاری هەیە لە چینە چێلاوانە بەرزکردنەوەی دراوەکەیەتی بەرزکردنەوەی نرخی دراوەکەیەتی چونکە بەو ڕێژ بۆ نرخە دراوی کە چینەکان ئێستا هەیەە توانای هیچ دەوڵەتێکی ئەوروپی هیچ دەوڵەتێکی ڕۆژاوایی و ئەمریکا توانای ئەویان نییە چێبڕکێی کاڵاو شمەشی چینی بکەن و ئەم داواکاری ئەمریکەکانیش داواکاری ئەمڕۆ نییە هی زۆر کۆنە لە کۆتاییەوەکانەوە دەستی پێکەوە کاتی خۆی هەمان سیاستیان بەرامبەر چین بەرامبەر یابانیش بەکاری هێنا یابان لە ساڵی کۆتایی ساڵی هەفتاکانەوە هەشتاکانەوانێ ئێمە باسمان کرد GDP یاپانی لە سایە حەڤەی جیهان بوو کە ئێستا دابەزێ بۆ لە سایە 3.4 هەموو شتێکی یابانی براند بوو و بە نرخێکی زۆر هەرزانترە فرۆشاوکو ئێستای چین مەسەلەن ئۆتۆمبیلی یابانی تەلەڤیزۆنی یابانی هەموو شتێک کەلوپەلی ناوماڵی یابانی بۆیە ئەمریکا گوشاری لە یابان کرد لە ڕێکەوتنێکا بەناوی ڕێکەوتنی پلازا کە نرخی بەهای دراوی یابانی بڕێتە سەرەوە بۆیە بە جۆرێ لە جۆرەکان کاڵای یابانی وای لێ هات بە هاکەی تا ڕادەیە بەرز بوو بۆیە دەرفەت ڕەخسا بە وڵاتانی کە ئەوانیش ببنە بەرهەمێنەر ئەجینا یابان توانی بۆی احتیوای بازاری دروستکردنی کەلوپەلی کارەبایی ئۆتۆمبیل و شتێکی زۆر بکە بۆیە لەمە یابان زەرری کرد ئەمریکا مەبەستی بۆ لە ڕابردووە بتوانێت لە ڕێی گوشارەیەک لە دوایەکانەوە بە تایبەتی لە سەردەمی جۆرج بوشوانێ بتوانێت چین قەنەعەت پێ بکە بەهای دراوەکەی بڕێتە سەروانێ بەڵام چین ئامادە نەبووە بەردەوای بەهای دراوەکەی لە نزمیان ڕاگرتو بۆیە کاڵای چینی بەرامبەر کاڵای ئەوروپی ڕۆژاوایی دایمە بەهاکەی نزم بووە بۆیە بۆ جۆرە توانیوەتی بازار کۆنتڕۆل بکە ئێستا بە درێژای ئەمێک دو ساڵی کە ئۆتۆمبیلی چینیاتۆتە عراقەوە بەقەی ئەو 25 ساڵی کە وڵاتانی ڕۆژاوایی ئۆتۆمبیلیان بۆ عراق ناردۆ چین ئۆتۆمبیلی ناردۆ چونکە چی تۆ ئەتوانی کەڵە گۆر بگری لە ئۆتۆمبیلێک بە نیوەی نرخی ئۆتۆمبیلێکی ئەمریکی هەمان کوالتی و لەوانەیە سوودیشی هەبێ بۆ تۆ بۆیە ئەمریکا ئاستی یەکەی ململانەکەی چینەوە بەستی کۆنتڕۆلکردنی چینە بم ڕێڕەوە دەستی پێ کردووە لە کۆتا وێزگایە کۆنتڕۆلکردنی گەروی هورمز مرحلەی یەکەم توانای ئەوەی ئەبوو کە بتوانێت چین کۆنتڕۆل بکە واشی توانی بە ئامانجەکانی بەرامبەر ئێران ئەگەر هورمزی کۆنتڕۆل بێ بەس لە 39 ڕۆژە نتوانرا هورمز کۆنتڕۆل کە ئێستا دۆناڵد ترامپ دەڵێت کۆنتڕۆل دەکەن دەتوانن هورمز کۆنتڕۆلکەن یاخود ئێران توانای پاراستنی ئەو ڕێڕەوی هەیە تا کۆتایی چۆنە و پرسە ئاخۆ ئێمە کاتی خۆی باسیەوەمان کرد ئەم گەروە کۆنتڕۆل ناکرێت کۆنتڕۆل ناکرێت کاتی خۆی زۆر بە تەفسیل ئەمریکا ناتوانێت کۆنتڕۆل دەوڵەتی ناتوانێت گەروی هورمز کۆنتڕۆل بکە هەتا کاتێک تۆ توانای لێسەندنەوەی تەقاندنی موشک و درۆن لە وڵاتی بەرامبەرت نەسەنیتەوانێت ئێران هەتا درۆن و موشکی هەتا درۆن و موشک توانای تەقاندنی هەبێ ناتوانێت ئەو گەروە کۆنتڕۆل بکات بۆ لەبەرەوەی من پێشتر باسمان کرد ئێران ناچێت لە کەشتیەکی سەربازی ئەمریکی با کە بە حساب بەرنامەکەوا بوو لە ئەوڵەوە کەشتێنەوە گوێزەرەکان تێپەڕن کەشتی سەربازی ئەمریکا پارێزگاری لێ بکەن بەڵام ئێران لە کەشتی سەربازی ئەمریکای نادا بەڵکو لە کەشتێنەوە گوێزەرەکانیدا و باسیشمان کردووە کەشتینەوە گوێزەرەوە بە حکمی ئەو تایبەتمەندی کە پێویستە هەیبێ بۆ گواستنەوەی نەوت بە پلێتێکی خەفیفتر بە کوالتیەکی وا دروست کراوە کە بتوانێت بەسەرن ڕێژەی 2 ملیۆن بەرمیل نەوت هەڵبگرێ بۆیە ڕاستەوخۆ لە ژووری کۆنتڕۆلکردنی کەشتێکە یا لە ژووری ئەوەی کە پێوتێ ماتۆری کەشتێکە درێەوە و کەشتێکە بۆ خۆی ئەوەستێ لەوێ بۆیە تۆ تا نەتوانی توانای تەقاندن و لێسەندنەوەی توانای بەرگری لە ئێران نەسەنی تۆ ناتوانین گەروی هورمز کۆنتڕۆل بکەیت ئێستاش قورسە لەم کۆنتڕۆلکردنیان ئەمریکا بەڵێ بە هەماشێ بەڵام ئێستا ئەمریکا استراتیژێکی جیاواز دەست پێ کرد تەبیعی ئێمە قاعدەیەکمانەیە لە جەنگاڵێ ئەڵێ هەر دەوڵەتێک کاتێک جەنگەکە هەر موشکێکی تەقێنێ و هەر ساروخێکی تەقێنێ یا هەر کردەیەکی سەربازیەکە دەرسێکی سەربازی استراتیژیە بە وڵاتی بەرامبەر یعنی بەنسبەتی ئێرانەوانی ئێران سوودێکی و گەورەی وەرگرتووە لە شەڕی 39 ڕۆژە هەروەکو لە شەڕی 39 ڕۆژەیە
تا ڕادێکی زۆر خەڵاوازەکانی شەڕی 12 ڕۆژەی پڕکردبووانێ بە نسبەتی ئەمریکا شەوای ئەمریکاش زانێ خەڵاوازەکانی چی بووە لە ڕووی استراتیژیەوانێ بۆچی سەرکەوتو نەبوو لە جەنگی 30 ڕۆژەیە بۆیە ئەمان وەکو ڕێکەوتن سیر نەکردو بەڵکو وەکو لایەنێکی هەناسە وەرگرتن تەماشا کرد هەردوو لا پێویستیان بەو وەستاندنی جەنگە موقەتە هەبووە هەم ئێران پێویستی پێی بووە لەبەر کۆمەڵی ئەسبابە ئەمریکاش پێویستی پێی بووە خاڵی گەورە و جەوهەری بۆ وەستاندنی جەنگ بەجۆسانی جەنگی 30 ڕۆژەوە بۆ لێکتێگەیشتن نامەکەش ئەوە بوو کە کۆگای استراتیژی کرا و نەوتی ئەمارکراوی سوتەمەنی وزە کە وڵاتانی جیحەود و ئەمریکا ئازادیان کرد بوو تا ڕادێکی زۆر بتوانن نرخی کۆنتترۆلی نرخی سوتەمەنی پێ بکەن بەرەو کۆتایی هاتنەڕێی و جێدی ڤانس خۆی باسی کرد لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیاوتی ئێمە دۆخی سوتەمەنی ئەم باکرامان زۆر مەترسیدار بوو نرخی سوتەمەنی لە ئەمریکا ڕۆشت بووە سەر و $4 ینی قەیرانێکی جدی بۆ ئەمریکا دروست کرد و بینیمان خۆ پیشاندانەکان دژین بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بۆیە مەبەستمانە بتوانین ئەم سوتەمەنی ئەم باکراوە تێپەڕێنی بۆ دیقەت بە لە دوای لێکتێگەشتن نامەکەەوە 70 ڕۆژی یەکەم ئەمریکیەکان بێدەنگێکی مطلقیان هەڵبژارد بوو لە بەرامبەر چی لە بەرامبەر تێپەڕینی ئەو هەموو کەشتیەی کە بە درێژایی ئەو سا بۆ 100 ڕۆژە لە گەروی هورمزە مابوونەوانێ بۆی مەبەستی بوو تێپەڕێت تا ڕادێکی زۆر تێپەڕێت تا ڕادێکی سەرکەوتوو بۆ لەوەیە بەشێکی لەو کەشتێنە و گوێزەرەوانەی کە تێپەڕیون قەرەبووی بەکارهێنانی کۆگای سوتەمەنی ئەمبارکراویان کردوتەوانێ خۆ ئەمە لە قۆناغەکە هەمووی پێویست نەبووە لەم مەسەلەن ئەو نەوتەی لە درێژایی 120 ڕۆژ کۆبووتەوانێت لە شەو ڕۆژێکا بەکاردێنرێتەوانێ بەڵکو دووبارە ئەمبارە کرێتەوە لە ئەمباری استراتیژیە ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان وەستانی بۆ جەنگ ئێرانیش پێویستی بۆ وەستاندنی جەنگ بۆ لەبەر کۆمەڵێکی زۆر ئەسباب چونکە ئێرانەکان تێگەشتێکی زۆر منطقی و واقعیانە بووە ئێرانەکان پێیان وابوو کە رووسیا لە مانگی 5 بەدواوە جەبهەیەکی تازە ئەکاتەوە لە جەنگی ئۆکراین نەکردنەوەی ئەم جەبهە تازەیە و فرۆشتنی نەوت سوودوەرگرتن لەو مۆڵەتەی کە ئەمریکا دای بە رووسیا کە نەوت بفرۆشێ ئەمە دۆخێکی بۆ ئێران دروست کرده بوو کە ئەگەر بێت و لەم مستەوایە زیاتر بجەنگێ ئەبێت بە کارتێکی سوتا و بەدەست رووسیاوە رووسیا سوودی لێوەرەگرێ رووسیا هەم جەبهەی جەنگکردنەکەی تەخیر ئەبێ دووەمینیان ڕەنگە ئەمە دەرفەت بێ بۆ ئەوەی کە شەڕەکەی لەگەڵ ئۆکراین کۆتایی پێبێنێ و کرانەوەیەکی اقتصادی گەورە بەڕووی رووسیایە ئەکرێتەوانێت چونکە رووسیاش گەماڕووی لەسەر بە هەمان شێوەی ئێران و هەموو ئەمانە وایە کرد کە ئێران ببێ بە زەوی سوتاو و لە کەرتی ژێرخان و لە کەرتی سوتەمەنی و لە کەرتی ژێرخانی نەوت و گازی بدرێت لە بەرامبەر ئەمەیە رووسیا بتوانێت گرفتەکانی حل بکە و ئێران ببێ بە کارتێکی سوتا و لە یاری ڕووس ئۆکراینە بەکاربێنرێەوە مامەڵی پێوکرێت بۆیە ئێمە بینیمان ڕاستەوە خۆ لەگەڵ لێک تێگەشتنامەکەی ئێرانە دەستپێکردن لە کەرتی وزە و ژێرخانی سوتەمەنی ڕووسی دەستی پێکردووە و ئێرانەکان لەمایە زۆر سەرکەوتوو بوون هەرگیز نەیان هێش خۆیان بکرد بە کارتێکی سوتا و لە یاری رووسیا بۆیە کاتێک جەنگ ئەوەستێک لێک تێگەشتنامەی استراتیژی تا ڕادەیەک توانین بڵێن لێک تێگەشتنامە واژۆ ئەکرێت ڕاستەو خۆ ئۆکراین بە پاڵپشتی ئەمریکا و بە گڵۆپی سەوزی ئەمریکا بۆ درۆنانەی کە لە وڵاتە ئەوروپیەکان بە تایبەتی لە هۆڵندا و نەرویج و هەنگاریا دروست ئەکرێ ئەدرێ بە ڕووسێک ئەدرێ بە ئۆکرانیا نزیک بە 32 بۆ 33,000 درۆنی دروستکراوی ئەوروپی بە ڕێگەپێدانی ئەمریکا لە ڕێگەی مانگی دەستکردوانێک کە نەخشە و لۆکیشنەکان ئەدرێ بە سپای ئەمریکا لە ژێرخانی کەرتی نەوت و سوتەمەنی و وزە و پاڵاوگەنەوتەکانی ئۆکراین رووسیا درراوە ئەگەر باتە ئێران و لێک تێگەشتنامەی نەکردایە ئەو زەوی سوتاوە ئەو لێدان لە کەرتی وزە و ژێرخانی وزەیە لە ئێران ئەدراوە ڕووسەکان توانایوانە بۆ تا ڕێگەی زۆر گرفتەکانی حالی چارەسەر بکەن هاتنی دمیتری میدڤدۆڤ ڕاوشکاری یاسایشینەتەوەی بۆ ئەمەیە ئەڵێ ئێمە لە ڕابردووە هەڵەمان کردووە ئێمە پێمان وا بوو ئەتوانی سوود لە کارتی ئێران وەربگرین بۆ کۆتایی هاتنی جەنگ ئێران لەوەیە زۆر سەرکەوتوو بۆ کەتوانیوەتی خوێندنەوەکەی منطقی تر بێ ئێمە لەمە دوا هەوڵ ئەین بەرەوەیشی یەگرتو دروستکی ئەو بۆ چون ڕووسەکانە ئەو بۆ چوونی منە خوێندنەوەی منە کە ئیتر لەمە دوا ڕووسەکان تا ئەم قۆناغا هەوڵیان داوە سوود لە کارتی ئێرانی وەربگرن چکە ڕووسەکان وەزعیان زۆر خراپە لە سێر ڕوانگە وەزعیان خراپە ناوچەی ئاسیای ناوەڕاست و قەوقاس ئەو وڵاتانەی کە ئەمانە پێوتێ وڵاتانی حاشیی ڕووسی بە وڵاتانی دەوری دەریای خەزەر و ئاسیای ناوەڕاست بە ڕۆژ ئاوای مەغۆلیاوە هەتاوەکو تورکیا و هەتاوەکو ئەوروپای ڕۆژهەڵات ئەمانە منتیقە نفوزی رووسیا بووە تەماشاکە رووسیا لەم ناوچەیە چۆن پراوێز خراوە و چۆن خراوەتە دەرەوەی ئەمانەوە ئێستا ئازەربایجان لە پرۆتۆکۆلی ئاسایشی ئەمنیەتیا سەر بە ئەمریکایە تورکمنستان بە هەمان شێو ئازەربایجان بە هەمان شێو ڕاستە ملاحەزاتێکی ئاسایشیان هەیە بەرامبەر رووسیا بەڵام پێگەی رووسیا لەناو دەوڵەتانی ئاسیای ناوەڕاست و قەوقازە زۆر بەرەو پاشەکشەوە لە جەنگەکەشا بینیمانە تەواین وەزعی رووسیا لە شەڕا لەبەر ئەوەی وڵاتەکە وڵاتێکی دەشتە لە ڕووی وڵاتێکی زەرعاتیە لە زستانە زۆر خراوە بێ نەکردنەوەی بەرەی جەنگ لە هاوینە وەکو ئەو غەڵەتە استراتیژیی کە ڕووسەکانی تێکەوتن کە نەیان کردەوە لە زستانە دۆخی ئاسایشیان زۆر مەترسیدارترەکە بۆیە رووسیا ئەم دەقەیە لە ئێران پەلەترێتی ئێران
بتوانێت درێژە بم سراعە بلم ئاستایا بێڵێتوانێ ئەوانش بتوان لەو ئاستا بێڵنەوانێ هاوکاری وێشێتێکی استراتیژیک دروستکەن ئالێرەوە من مەترسی ئالێرەوە بابەتێگەی ئەکرێ خوێنەوەی بۆ بکرێت بە باس پێ ئالێرەوە ئەکرێت دیدگا تیۆری دۆکترینی ئەمنیەتی ئێران گۆڕانکاری پێبێت لە مەسلەی بەرەمێنانی چەکی ئەتۆمیە من یەشە بووم لەوانەی بە بەردەوامی لە ڕابردووە ئۆتۆمە ئێرانەکان ئەتوان لەسەر دۆسی ئەتۆمی ڕێک بکەون ئێرانەکان ئەتوان لەسەر دۆسی ئەتۆمی ڕێک بکەون ئێرانیەکان مەبەستیان دروستکردنی چەکی ئەتۆمی نیە ئێرانەکان نایەنەوێت هەتا ئەو قۆناغی ڕابردوو هەتا ئەو شەوەی ئێستا باسم کرد ئێران نەیویستوە هەیبێ بەڵام دۆخێک دروست بووە لەمە دووە وەکو سەرۆکی سەربیاوەتی هەر دەوڵەتێک چەکی ئەتۆمی نەبێ توانای پارێزگاریکردن لە ئاسایش و لە سەروەری و سیادەی خۆی نییە بۆیە بەم هاوکاریە ئێستا کە ڕووسەکان لەم دۆخە خراپەیان نزیکبوونەوەی جەبهەی گلۆبالیستەکان لە جەبهەی ئەمریکیەکان کاتە ئەو نزیکبوونەوەی ئەوروپا و ئەمریکا کە پێکەوە هەردووچیان بە هاوبەشی و بە تەنسیق گوشارێکی زیاترە خەنە سەر رووسیا ئەمە دەردی رووسیا چەند هێندە زیاکە بۆیە ئێستا ڕووسەکان ئەزانن چه هەڵەیەکی گەورەیان کردووە کاتێک گویان لە فیلسوفێکیانەیە لە دۆجین ئەلکساندر دۆجین نەگر دۆجین زۆر لەگەڵ دۆجین زۆر بڕای بۆ دۆجین دایما هەمیشە داکۆچی لە بیر و بۆچوونێ کردوتوانێ ئێرانیەکان و ڕووسەکان پێویستە یەکێتێکی هاوبەشی استراتیژیکیانەیە بۆ بەڕێوەبردننی قەوقاز و ئاسیای ناوەڕاست و ئەبێ ڕووسەکان یارمەتی ئێران بن بۆ بەرهەمێنان و بەدەستخستنی چەکی ئەتۆمی ئێران بەرەوە بڕوا لە قۆناغیدا من قەناعەتی من وایە دۆکترینی من کاتی خۆیگە بیرت بێ پێش جەنگ باسی شتێکمان کردوتم دۆکترینی ئاسایشی ئێران گۆڕاوە ئەم جەنگە ئەگەر بێت و ڕووبە ئەوێ بە جەنگێکی ناوچەیی سەر و ناوچەی باش بەس هەتاوەکو ئەم قۆناغەم قەناعەتم بۆ نەبوو ئێرانەکان بە شێوازێکی سەڕیح ویست خواستی بەرهەمێنانی چەکی ئەتۆمی ویستیان هەبوو بێ بۆ دەستخستنی چەکی ئەتۆمی بەڵام چڕکردنەوەی ئەم جەبهە گەورەیە لە دژی رووسیا وەلێدان لە کەرتی ژێرخانی وزەی و لە ئاسایشی وزە و سوتەمەنی طبعاً هەتا ئێستا لە کەرتی بنزین و گازوایلی دراوە لە پاڵاوگەکانی دراوە لە کەرتی بەرهەمێنانی نەوتی نەدراوە هۆکارەکە شێوەیە کە لە کەرتی نەوتی نادەن ئەترسن ئەگەر بێت و شەڕ لەگەڵ ئێرانە پێ بنێتە قۆناغێکی مەترسیدارەوانی ئەو نەوتەی رووسیا وەکو جاری پێشوو ئازاد بکەن بخرێتە بازارەوە رووسیا وەکو جارە وەکو جاران بتوانێت نەوت بنێرێ یەکێک لەو غەڵتانەی کە ڕووسەکان کردیانەوە بوو لە جەنگی سین و ڕۆژەیە کاتێک ئەمریکا ڕێگەی پێدان نەوت بفرۆشن ڕاستەوخۆ نەوتیان خستە بازارەوە ئەجینات جەنگ نەک لە سین و ڕۆژە لە 20 ڕۆژیشا کۆتایی پێهات بەڵام قەناعەتی من لەسەرەمەیە کە دۆکترینی ئەمنیەتی ئێران کۆتایی پێهاتووە زیاتر لە جەنگەوە بەرەو کاری کردەی ئەمنیەتی ئەڕوا وەکو تیۆری ئاسایشی ئیسرائیل وەکو چۆن لە جەنگی حیزبوڵا لە ساڵی 2006 کە خۆیان دانیان پیانە لە سەردەمی ئێوە ئۆڵمێرد کە وتیان ئێمە شکستمان خوارد بەڵام 300 لاپەڕیان لە کۆمیتەی ڤینۆگراد دانووسیەوە هەڵەکانی خۆیان دەستنیشان کردانیانە بە هەڵەکانیانە زیاتر جەنگیان لە جەنگێکی سەربازی بەرەیەوە گواستەوە بۆ جەنگێکی ئاسایشی هەواڵگری لەوەشا زۆر سەرکەوتوو بوون وەکو چونە ناو کردە تیرۆریستیەکانەوانێ مەسلەی پەیجەرەکان لە حیزبوڵا و حەسەن نەسڕوڵا بە شەڕ نەڕووخا بەڵکو بە تەقاندنەوەی کردەی پەیجەرەکان ڕووخا ئێران لە ڕێگەی کردە تیرۆریەکانەوانێ لاوازکرا نەک لە جەنگێکا بۆیە دۆکترینی ئاسایشی ئێران کە پێیوا بۆ هەموو قۆناغگا خۆی ئامادەکە بۆ جەنگێکی بەرەی فراوان دۆکترینێکی هەڵە بووە بێ خۆی ئامادەکە لەمە دووە بۆ کردەی ئۆپەراسیۆنی هەواڵگیری ئاسایشی و ڕووسەکانیش پێم وایە لەمایە زۆر هاوکاریەکەن و ڕەنگە لە بەدەستخستنی چەکی ئەتۆمیشا هاوکاریەکی گەورە بکەن ڕەنگە تاقیکردنەوەیکی چەکی ئەتۆمیش لە ئێرانە بکرێ بە تایبەتی لە دەشتی کەویری لوت مەوزوانە نازانم جارێ باشە بەس کاتمەکەمەوە بەس بڵێن داهاتوی گەری هورموز وای ئەمریکاوێرە هەرڵی کاتمان کەم ماوە هەر کاتیش ماوە تو خولەکەمان ماوە ینی ئێستا ترامپ دەی و باز دەسەپێن ئەمڕۆ پەشیمان بۆ دەی وڵاتانی عەرەبی وتویانە بازمان بەسەپێن لە گەری هورموز و بەرهێنان دەکەین لە ئەمریکا ئێران و ئەمریکا دەگەن بەڕێکەوتن یاخوتەرە خۆناغا شەڕ نەئاشتی بەردەوام دەبێ نا زۆر زەحمەتە هیچ شتێک لە داهاتوە ڕوون نەبووتەوانێ ئێمە چ پێشتر چەند جاری کە باسمان کردووە من ئەو نزیک بە 2 ساڵە بێ ئەم شتە باسەکەم یەک بە یەک پایەکانی سیستمی نێودەوڵەتی ئەو سیستەمەی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە دروست بووە داڕماوە نەماوە هەموو ڕێکخراوانەی هەموو ئەو بنەما ئاسایشی هەموو ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کە دروست ببوون لە دوای جەنگی دووەمی جیهانیەوانێت داڕماون نەماون ئێستا ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتیە با بڕێوە منطقی هێزە وام منطقی هێزە تا ئێساتوت ئەم قۆناغا و داهاتووی کە قرارە شکل بگرێت نە دەرکەوتووە نەڕوون بۆتەوە بۆ هیچ جێک لە دەوڵەتەکان و جارێ ئێمە جەنگی کەمان لە پێشە یان توانی بڵێ ململانەیەکی گەورەترمان لە پێشە کە ململانەی چینی ئەمریکیە بۆیە هیچ جێک لە دەوڵەتەکان ئامادەنین خۆیان ساختکەنەوە لەسەر بەرەیەک لە بەرەوەی جارێکە دیار نییە داهاتووی ئاسایشیە ئەو یاسا ناوچەیەی کە داهاتووی ئەمنیەتی ناوچەکە با بەڕێوە کوێیە چۆنە شکل و شێوەکانی بە جەنگێکە دووبارە دەبێتەوە جەنگی گەورەکە ڕەنگە فۆرمی جەنگەکە بگۆڕێ فۆرمی جەنگەکە فەرمی جەنگەکە بەم شێوازە
ڕێگەدا لێدە جەنگ و مەسەلەن جەنگ ئاشتی جەنگ دانوستان قسە ینی پاشەکشە هاتنە پێشەوە ڕۆژ نەدووە بۆیە ئەمریکا ئەم جارە تێگەشتێکی گەورەی هەیە لە شەڕێکی بەرەییا لەگەڵ ئێرانە زەرمەند ئەبێ بۆیە بەم جۆرە ئۆپراسیۆنیە جەنگەکات چونکە جەنگکردن لەژێر چوارچێوەی ناوی جەنگا لێکەوتەی قانونی ئەوێ بە نیسبەتی دۆناڵد ترامپەوە لە کۆنگرە ڕەنگە کۆنگرە وڵەتی نەهاتێ یان ڕەنگە لە ناو شەقامی ئەمریشیە متمانەی دۆناڵد ترامپ لەوە کاریگەرێکی خراپتر بێت دا ببەزێ ئەمانە بۆیە لە چوارچێوەی ناوی ئۆپراسیۆنە تا ئەم قۆناغە هاتوۆتە پێشەوانە و بۆ ئەوەیشی بتوانێت سەرکەوتوو بێ زیاتر لەو کەناراوانەی گەروی هورمزەدا لە دوورگەکان بە تایبەتی دوورگەی قشم و دوورگەی سیریک و لاڤان و جاسک و ئەمانەوە کارەکەشی بۆ واگەڕێتەوە ئەم دوورگانە چاوی فەرماندەی و کۆنتترۆلکردن لە تارانە و زیاتری ژەمەگە دیقەتمان بی لە ناوەندەکانی برجی هەواڵگیری و برجی مخابرات و برجی چاودێریە درێ بۆ لەبەرەوەی نظامی سەربازی لە ئێرانە نظامێکی مۆزاییکیە هەر یەکێک لە فەرماندەکان هەر یەکێک لە هێزەکان بەجیا بۆ خۆی توانای بڕاردانی هەیە وەڕەتیان نییە بە یەکتریەوانێ بۆ ئەوەی بتوان وەڵام بنەوانێت پێویستە فەرمان وەربگرن لە قەرارگەی ناوەندیەوەی کە پێوتە قەرارگەی خاتم الئەنبیا و ئەم پەیوەندیەش چێ دروستی ئەکا ئەم برجانە دروستیەکەن بۆیە ئەو ئێوێ لە چاو و گوێی ئێرانیەکان بدا لە گەروی هورمز ئێرانش خۆی ئامادە کردووە ئێرانیش بە هەمان شێوە لە لێدانەکانی ئەم سێ چوار ڕۆژەی پێشوو کە لە بنکە ئەمریکیەکانی داوە بە هەمان شێوە لە بنکەی هەواڵگیریەکانی داوە لە شەبەکەکانی پەیوەندی داوە واگەرم شەڕە زیاتر بڕاتە پێشەوانەیە احتیمالی هەیە لە داتا سنتەری کۆمپانیا گەورەکان وەکو ئۆراکێل مەسەڵەن ئینڤیدیا ئینتێل ئەمانە باوەکو پێشتر بینیمان لە ئەمازۆنیدا لەین و ئەمانە ئەمە مەترسیەکی گەورەی بۆ داهاتووی کۆمپانیا زەبەلاحەکان دروستەکات چونکە ئەمانە داتا سنتەری کۆمپانیا گەورەکانی پەیوەندیکردن لێ بدرێن چۆن ئەڵەیشتەکە ئەبێ بە هەڵم زۆر سپاس دەکەین ڕێز کاکەتوان عومەر لە قۆڕەت لە ئاسایشینەوە وەختیمان دومان سپاس بۆ بینەرانی ڕێز سپاس بۆ کارانم خواتان لەگەڵ